بۆ نمونە ئەم قاغزە ئەستا من پاڵێکی پێوانێم با بڵێن دەمم با بێتە بێرنەری تارەکە مەشینەکانی فولەبانی بکە بەرزە بێتەوە. طبعا کاک سەلام ینی هەر بە زەخمی ئەمەیە ئەو سەیری ڤیددیۆکەی مەکرد کە چەند گەورە و زەبەلا هەم ڤیددیۆی ڕێک پرسیاری وەکە پرسیاری زۆر خەڵکیشە لەوەتەیە هەر جۆرە فڕۆکەیەک لە ئاسمان چۆن ڕاوەستێ چۆن ئەڕوا ینی علمێکی سەیرە بەتایبەت بەڵام بن سەیری ئەم فڕۆکەیەم کرد ئەوە نەزلە وتم ئەمە بەڕاستی چۆن لە ئاسمانە وەستێت و دەڕوات ئەم فڕۆکەیە چی علمێکە ئەوە بەو شێوازەیە وەی سەگەرە توێ پێشانتیە دەم بۆ بینەرانیشیانی حساس نازانم قاغزمان هەبێتن دەفتەرێکی شتێک کاغز وڵی ئەگەر هاوڕێیانم دەفتەرێک کاغزێکمان بۆ بێنن سواسیانەکەم جاجگەلەوە تۆ باڵی فڕۆکە ئەساسە لە فڕینە چەندێ باڵی گەورە بێ کۆنتترۆلکردنی ئاسانە بێتن ئای دەسەکان و خۆش بکە کنەریمان ئەمە چی و پێویستە وەرەقەیەک و پێویستە یەک دانە وەرەقەم پێویستە بۆی فەرموو ئێستاکە بۆ نمونە ئەمە باڵی فڕۆکەکەیە با بڵین ئەمە سە باڵەکەیەتی طبعاً تۆ ئەم قاغزەکە ئەگری بە چێشی زەوی دێتە خوارەوە ئەو باڵەش ئەگەر نەبەسرا بێتن دێتە خوارەوە بەڵام بڵین ئەمە چینانە ئێستا کە پاڵیانێتن بۆ نمونە ئەم قاغزە ئێستا من پاڵێکی پێوانێم با بڵین دەمم با بێتە بێرنەری تارەکە مەشینەکانی فولەبانی بکە بەرزە بێتەوە. ئەم باڵانە جیاسەی کە فلاپس و ئەوانەی پێە لێرە هەوا بەبانی بە قەوسی کەڕەتە بێت کە بە قەوسی ڕەد و زەختە گۆڕێتن بۆشایی دروستەکە هەوا چیەکە لە بنەوە هەوڵەدا بگاتەوە ئەو شوێنەی کە بۆشایی تایە چەندێک قووەتی بدەیتێ بۆشایی زیاد بێتن لە خوارەوە زەختەکە زیاترە بێ باڵەکەیت بۆ بەرزەکاتەوە ئەو کاتە 100 تەن بە ئاسمان بەرزەکاتەوە. فڕۆکەی جەنگی زۆر خەتەرە لەبەرەوەی باڵی بچووکە باڵی بچووکە کۆنتترۆلکردنی زەحمەتە وەکو ئەمانە نییە ئەمانە سەیری زەباراحیەکەی هەڵی ئەمە چۆن سوارێبی ئەفریپی بە ئاسمان بەڵام ئەمە کۆنتترۆلکردنی لە جەنگی لە F-16 و مێک و ئەوانە زۆر باشترە و خۆشترە باڵی گەورەیە هەوا هەڵیەگرێ بە ئەسراحەتی فڕۆکەوانی جەنگی کە خانەنشینە بێ کۆمپانیای سیڤیل هی خطوتی جەوی هەمووی داوایەکەن وەرە بە فڕۆکەوان لە لامان چونکە بۆ خبرەتێکی دوور و درێژیە زۆر سەختی بینیوە تووشی زۆر کێشە بووە لە ئاسمان کە تووشی کێشابێ لەم فڕۆکانە زۆر بە ئاسانیە توانێت کۆنتترۆلی بکە بەڵام فڕۆکەوانی مەدەنی ببێ خانەنشین بێ بێوێ یان خانەنشینیش نەبێ ببێ بڕۆتە سەر جەنگی وەری ناگرن چکە ئەوی پێ ناکرێتن.